ژیرتان لەگەڵا دوای بەسەربردنی 15 کاتژمێر لەناو یاری Watch Dogs Legion دەتوانم بڵێم لە بەشی دووەمی باشترە لە بەشی یەکەمی زۆر باشترە بەڵام هێشتا هەندێک لەو یاریە هەر یاریێکی دیکە Ubisoftە کە دەزانن ئەو قسەیەمانای چییە. Time to investigate. Send me those coordinates. یاری Watch Dogs Legion سێم یاریە لە زنجیرە یاری Watch Dogs ئەو یاریە بەشی یەکەمی زۆرترین ڕخنەی لێ ژیرا بەشی دووەمیشی گەیمەرانی زۆر دڵخۆش کرد بەڵام بەو شێوازە نەبوو کە ڕکابەری GTA 5 بکات جیهانێکی ئۆپن وۆڵد بێ بەڵام ئەم جارە Ubisoft کارێکی جیاواز و هەندێک زۆر باشی کردووە هەمووی نا بەڵام هەندێکی سەرەتا یەکسەر باشتە باشەکان دەست پێ بکەین منە یارم لەسەر PC ئەنجام داوە بە گرافیکی های و هەندێکی میدیەم بە سێتینگێکی ئاسایی پێم وایە زۆر بە جوانی دروست کراوە بەڵام کێشەی هەیە کێشەکان زۆر نین بەڵام گلیچ تێدایە گرافیکەکە سەرەتا سەرنج ڕاکێشێ گرافیکێکی زۆر جوانە Ubisoft شایانی ڕێز و سپاسە بۆ دروستکردنی شاری لەندەن بێگومان لەندەنم بە چای خۆم نەبینیوە بەڵام دەتوانم بڵێم بەڕاستی کارێکی نایابیان ئەنجام داوە لە دروستکردنی شەقام و کوچە و کۆڵانەکانی شاری لەندەن بەتایبەتیش دروستکردنەوەی لاندمارک و شوێنە گشتیەکان شوێنە تایبەتەکان تەنانەت مۆدێڵی کارکتەرەکانی زۆر کاری بۆ کراوە Ubisoft ئەم جارە بەجددی هەوڵی داوە نەخشەیەکی نایاب دروست بکات وە دەتوانم بڵێم کارەکەیان زۆر بە باشی ئەنجام داوە چیرۆکی Watch Dogs Legion بێگومان لەسەر شاری لەندەنە لەلایەن ڕێکخراپی تیرۆریستی داگیر دەکرێت تا ئەوی شارەکە لەخۆ دەگرێت وەکو گەیمەریش دەبێت هەوڵ بدەی ناوچەکانی شارەکە لەژێر دەستیان دەربێنی ژیان لەو شوێنە ئاسایی بکەیتەوە بەڵام کاتێک شوێنەکان ڕزگار دەکەی ژیان لەو شوێنە هەر وەکو خۆی دەوێت تاکە گۆڕانکاری ئەوەیە کەوا خراپەکارەکان لەوێ نابێ و واتە ڕەنجی شوێنەکەش ناگۆڕدرێ باڵەخانەکان هەر وەک خۆی دەبێتەنان خەڵکی چۆن پێشتر لێرە هاتوچۆیان دەکرد ئێستاش دوای ڕزگارکردنیان هەر هاتوچۆ دەکەن زۆر حەزم دەکرد گۆڕانکاریەکان زیاتر بان خەڵاتەکان زیاتر بان چونکە ڕزگارکردنی شوێنەکان کارێکی زۆر ئاسان نیە و تا ڕادەیەک ئاڵۆزە گەیمپڵی یاریەکە پشت بە تەکنیکێک دەبەستێکەوە دەبێت بەردەوام خەڵکی بهێنێتە ناو تاقمەکەت و دواتر دەتوانی زۆر بە ئاسانی بەو کارکتەرە یاری بکەیت من هەموو کاتێک لەگەڵ بیرۆکەی نوێم لەگەڵ ستایلی گەیمپڵی نوێم لە ئەرکێک بە کرێکارێکی بیناسازی چوومە شوێنێک بۆ ئەوەی خۆم لەگەڵ خراپەکارەکانی ئەو شوێنە بگونجێنم دواتریش خۆم گۆڕیەوە کەسێکی دیکە کە لە فلایکام شارەزایە تا بفرمە شوێنەکە لارکێکی دیکە بە کەسێکی تەواو هاکر یاریم دەکرد لە هەندێکیش بە کارکتەری تاقیکەر یاریم دەکرد ڕاست بۆ ناو شەڕ دەتوانی بە ئارەزووی خۆت یاریەکە بکەیت هەرچۆنت دەوێت ئەو هەستە ئازادیە یاریەکە پێتی دەدا شایانی سوپاسکردنە بەڕاستی چونکە Ubisoft زۆر بە نایابی مەرحەلەکانی دیزاین کردووە ئەرکەکانی دیزاین کردووە تەنانەت ئەرک و مەرحەلەی تێدا بە درۆنێکی بچووک دەستێ ناو سەرڤەری کۆمپیوتەر بۆ تێکدانی هارد و ڕام و پارچەکانی کۆمپیوتەرەکە کە شتێکی زۆر سەرنجاکێش و وزە بەخشە تا ئێستا تەنیا باسی شتە خۆشەکانی یاریەکەم کرد هەندێک کێشەشم لەگەڵ یاریەکە هەیە چونکە لە سەرتاوە وتم کە هەندێک لە پارچەکانی یاریەکە هەر یاریێکی دیکەی Ubisoftە کە بۆ زۆر کەس کێشەیەکێک لەوانە منم یاریەکە هەر بەستایڵی نیشانەی سەرماپە گەیشتن بەو شوێنەیە کردنەوەی نەخشەی زیاترە بەرزبوونەوەی لێڤڵە کردنەوەی شوێنی دیکەیەوە زیادکردنی پێرک و تایبەتمەندی نوێ بۆ کارکتەرەکانت چیرۆکەکەی زۆر سادەیە چیرۆکەکەی هەرگیز وات لێ ناکات بڵێ دەبێت هەموو هەوڵێک بدەم لەندەن ڕزگار بکەم بەهۆی ئەوەی بەردەوام بە کارکتەری جیاواز یاری دەکەی پەیوەندی لەگەڵ هیچ کارکتەرێکی دروست نابێت واتە ناتوانین گرنگی بە هیچ کامیان بدەیت مەگەر بە مۆدی پریمەدەف یاری بکەیت کە مۆدێکی زۆر باشە ئەویش ئەوەیە لە هەر مەرحەلەیە کارکتەرێکت بمرێ ئیدی مرد دەبێت کارکتەری نوێ بهێنێتە ناو تاقمەکەی خۆت کە پێم وایە دەبێت بە مۆدە یاری بکەیت تا تام و چێژ یاریەکە وەربگریت ڕاستە و یاریە فیلمی هاکردن و تەکنەلۆژیای هەیە بەڵام لەو یاریە زۆر پشتگوێ خراوە کە دەکرێت یەکجار باشتر ڕوویان لێ کرد بە هەروەها ئەو یاریە ئاکشنیش نییە بە تەواوەتی تەنانەت بۆکو نمونە چەند ئەرکێک هەیەکەوە ئۆتۆمبیل لێ خوری بە دوای ئۆتۆمبیلێکی دیکە بکەوی بە شێوازێکی ئاکشن زۆر بە کەمی ئۆتۆمبیل لێ دەخوری بەگشتی ئەو یاریە ئەرکەکانی سیرکردنی شوێنەکەیە خۆت بڕیار بدەیت بە جۆرە کارکتەرێک ئەوەرکە ببڕی گەر نەتوانی دەتوانی بە کارکتەری دیکە بیبڕی جا بۆ هەندێک کەس نایابە بۆ هەندێکیش نا لە کۆتاییدا دەڵێم هەندێک کەس ئەو یاریان زۆر بەدڵ دەبێ و عاشقی دەبن و لە چەند ساڵی داهاتوو خەڵکی زیاتر ڕێز لەو یاری دەگرن هەندێک کەسیش ڕخیان لێ دەبێتەوە پێیان وایە یاریێکی زۆر خراپە و بێزارکەرە من نبرێ حەفلە دە بە یاریەکە دەدەم پێم وایە یاریێکی چێژ بەخشە گەر لە گەیمپڵەیەکەی تێبگەی بەزیرەکی یاری بکەی تامی لێ دەکەی بەڵام ئایا شایانی کڕینە بە $60 نەخێر بە بڕای منەوە یاریە لە $30 زیاتر پارەی زیاتر ناهێنێت چونکە DLCشی ماوەشتا بڵاو بکرێتەوە چیرۆکەکەشی بە 8 بۆ 20 کاتژمێر تەواو دەکەی چیرۆکەی زۆر نایاب نییە بەڵام گەیمپڵەیەکەی سەرنجڕاکێشە و لەوانەشە زوو لێ بێزاربی بۆیش گەر تا ئێستا بە قسانم بڕۆ نەبۆتەوە بیکڕیانە جارێ مەیکڕە خۆشەویستانم سوپاس بۆ سەیرکردنی ڤیدیۆیەکە ئەو مانگە پێشکڕینی زۆر بۆ یاریەکان بڵاو دەکەینەوە تکا دەکەم بەکردنەوەی ڤیدیۆ و لایک و کۆمنت پشتی لە ڤیدیۆیەکە بکەن
my enemy.